بەڵهر سەبارەت بە دۆخی کەشوهەوا قسە دەکەین بە تایبەتی لە عراقیمان ئەمڕۆ ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران کەمێک بەر لە ئێستا لە عراق ڕای گەیاندووە کە لە سەرتاسەری عراق پشووی فەرمیە مانێ بزانین کە کەشوهەوا لە عراق چۆنە پێشبینیەکان چین و ئامادەکاریەکان چۆن کراون لەوێەوە میوانێکمان لەگەڵ دەبێت لە بەغداوە بەڕێز ئامر جابری گوتەبێژی کەشناسی عراق بەڕێز ئامر هەم کاتت باش مەوێت دوایین زانیاریەکان لە بەڕێزتان وەربگرین دۆخی کەشوهەوا بەگشتی چۆنە و هەروەها پێشبینیەکان بۆ چەند ڕۆژی داهاتوو لە عراق چینایە مەترسی هەیە کە کراوەتە پشوو. بسم الله الرحمن بەناوی خوای بەخشندەی مهرەبان ئێوارەتان باش ئێوارانی بینەرانی کەناڵی کوردستان 24 باش بەڕێز سەبارەت بە دۆخی کەشوهەواکە ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتە پێشتریش ئێمە بەشی هۆشداری لە دەستەی گشتی کەشناسی عراقی ڕای گاندبوو دەستەی بوومەلەرزەزانی لە وەزارەتی گواستنەوەی عراق ڕاگاندبوو کەەوە عراق دەکەوێتە ژێر کاریگەری نزمە پاڵەپەستۆیەک لە ئەنجامی یەکگرتنی دوو نزمە پاڵەپەستۆ یەکێکیان لە دەریای سوورەوە ئەوەی دیکەیان لە دەریای ناوەڕاستەوە کە کاریگەرێکی کاریگەریەکەی بە دەرکەوتووە دوێنێ کاریگەریە بوو ئەمڕۆژ کاریگەری زیاتر بووە لە تەواوی ناوچەکانی وڵات بە تایبەت لە ناوچەکانی ڕۆژئاوا و ناوچەکانی باکوور لە هەمان کاتدا لە نێویدا شاری بەغدا زۆر کاریگەر بووە بەم کە نزمە پاڵەپەستۆیە لە هەمان کاتدا وەکو راپۆرتی کەشناسی ڕۆژی چوارشەممە ڕامانگایەنکەوە تەواوی ناوچەکانی وڵات دەکەونە ژێر کاریگەری ئەم بارانە بەلەزمەیە بارانێکی بەلێزمە دەبارێت بێگومان ئەوەشمان بینی کە ڕوویدا بە تایبەت لە ناوچەکانی باکوور و باکووری ڕۆژئاوا و ناوەڕاستی باشووری عراق هەمویان کەوتنە ژێر کاریگەری ئەم پاڵەپەستۆیە لە هەمان کاتدا ئێمە پێشبینیمان ئەوە کردبوو کە لافاو ڕوودەدا هەروەکو لە راپۆرتەکەشمان داهاتبوو بێگومان جگە لە باهۆز و ڕەشەباش هەروەها لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرما بینیمان ئەمڕۆ لە زۆرترین ئەو ناوچانێکەوە کاریگەربوون لەم نزمە پاڵەپەستۆیە بینیمان تەنانەت ئەو ڕێژە باران بنیکە باریەوە لە 12 کاتژمێری ڕابردوودا ئێمە لەگەڵ باسمان کرد ئێمە وێزگەی تووسخورماتومان هەیە کە 93.3 ملیمتر بارانباریوە لە وێزگەی حێلا بە هەمان کاتدا 95 ملیمتر بارانباریوە لە هەمان کاتدا 96 ملیمتر لە وێزگەکانی دیکەش باریوە چەمچەمانیش لە هەمان کاتدا 61 ملیمتر بارانباریوە هەولێر 27 ملیمتر بارانباریوە بەغدا لە هەمان کاتدا 27 ملیمتر باران لە بەغداش باریوە لە پارێزگا سەماوە موسەنا 41 ملیمتر باران باریوە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ ئەمڕۆکە باریوە تەنانەت لە 22 ملیمتر لە ناوچەکانی جیاواز ڕێژەیەکی باشی باران باریوە لە سەرجەم ناوچەکاندا ئەمەش ئەوە دەگەنێکە بارانێکی بەلێزمە باریوە لە هەمان کاتدا خوێندنەوەی ئێمە بۆ دۆخی کەشوهەوای سبەینی ئێمە پێشبینی دەکەین کەەوە ناوچەی ناوەڕاست نمە باران دەبارێت لەگەڵ ڕەشە باشی دەبێت لە ناوچەکانی باکوور و ڕۆژئاواش لە هەمان کاتدا باران بەردەوام دەبێت بارانی مامنەوەن بۆ بارانی بەلێزمە بەردەوام دەبێت لەگەڵ بوونی باهۆز و ڕەشەبا لە هەمان کاتدا لە ناوچەکانی باشووریش لە هەمان کاتدا وەکو گوتم بە هەمان شێوە بەردەوام دەبێت سەبارەت بە ئەوەی کە پشووی فەرمی ڕاگەندراوە بێگومان ئەمە ڕێژەیەکی زۆر باران باریوە بۆیە پشووی ڕاگەندراوە لە تەواوی وڵاتدا لە هەمان کاتدا لە چەند ناوچەیەک لافاو ڕوویداوە وەکو لە دۆڵی حۆران لە ڕوتبە لافاوێکی زۆر ڕوویداوە لە ڕوتبە لە هەمان کاتدا لە وادی عەنە لە هەمان کاتدا لە ناوچەی بەدرەی پارێزگای واست لە هەمان کاتدا لافاو ڕوویداوە ڕێژێکی زۆر ئاو بەرز بۆتەوە بۆیە بتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی هەموو ناوچەکانی وڵات کەوتونەتە ژێر کاریگەری ئەم پاڵەپەستۆیەوە هێژای عامر جابریت و بەحسا هاتنە بارانێکە گەلێکا زێدە دوان چەند دەمژمێرێن بوریدا بگشتی لە عێراقێتکەی divê demê de em dikarin bêjin metirsiyên hişke saliyê li Iraqê bi dimahîk hatin?
لا حقيقة لە ڕاستیدا ئێمە ناتوانین بڵێن باران لە عێراق کۆتایی هاتووە چونکە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەردەوامن سەقامگیری لە کەشدا نییە لە هەمان کاتدا ئێمە چاوەڕوان دەکەین کە لە ڕۆژانی داهاتوودا بارانی زیاتر ببارێت هەروەکو چۆن ئێمە پێشتریش هۆشداریمان دابوو کە مانجی سێ بارانی تێدا دەبێت ناسەقامگیری لە کەشدا دەبێت بۆیە لە مانجی نیساندا لە هەمان کاتدا بارانی ڕێژێکی باشتریش دەبارێت وەکو گوتمان ئەوەش بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕێکێکی زۆر بەرز بارانباریوە بۆیە بەهۆی ئەم گۆڕانکارانی کەشوهەوا ئەم مانگە ڕێژێکی باشی باران ببارێت بەڵام ناتوانین بڵێن ئایا بە تەواوەتی ڕێژەی باران چەندە ئێمە تەنها دەتوانین بڵێن پێشبینی بکەین تەنها پێشبینی دەکەین پێش ئەوەی کە ڕوو بدات پێش ئەوەی کە پاڵەپەستۆکە کاریگەری خۆی بستەپێنێت پێش 38 کاتژمێر دەبێت پێش ئەوەی کەوا ئەو پاڵەپەستۆیە بێت بۆ ئەوەی کەوا ئێمە بەوردی زانیاریەکان بگەێنین کە بە ئاماژەی پێ دەدەین بۆیە ئێمە کار دەکەین بە گوێرەی واقعەکە چی هەیە زانیاریەکان دەگوازینەوە پێش ئەوەی هیچ راپۆرتێک وڵاو بێتەوە لە بەشی کەشناسی باشە بەڕێز ئامر مەترسی لەسەر بەنداوەکانی عێراق تا چەندە هەیە ئەگەر ڕێژەی بارانبارین بەم شێوەیە زۆر بێت بە تایبەتی کە بەنداوەکانی عێراق توانای گلدانەوەی 100 میلیارد مەتر سێجا ئاویان هەیە بەنداوی مووسڵ و بەنداوە گەورەکانی دیکەش کە کەونە ناوچە جیاوازەکانی عێراقەوە ئایا مەترسی هەیە لەسەریان؟ نەخێر هیچ مەترسیەک نییە هیچ ئاماژەیەک نییە کە مەترسێک لەسەر بەنداوەکان هەبێت هیچ مەترسێکی ئەوتۆ نییە کە ئێمە ئاماژەی پێ بکەین لە ڕاستیدا بە تایبەت کە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ برایانی بەنداوەکان بەڕێوەبەری بەنداوی مووسڵ بەڕێوەبەری بەنداوەکان لە تەواوی ناوچەکاندا لە ڕێگەی کارمەندەکانمانەوە ئێمە پەیوەندی تاوامان لەگەڵ تەواوی دامەزراوەکان هەیە تاوەکو ئەم ساتا هیچ مەترسیەک لەسەر بەنداوی مووسڵ نییە هیچ زۆرە مەترسیەک نەکتەن مووسڵ و تەواوی بەنداوەکان دۆخی بەنداوەکان سەقامگیر و سروشتە هیچ مەترسیەک لە ئارەدا نیە باشە گەلک سپاس بۆ هێژە عامر جابری بەردەفکی کەشناسیە عێراقی ji بەغدایە سپاس